پێشێلکردنی مافەکانی ژنان لە ئەفغانستان دەرەنجامی نەرێنی بۆ نەوەکانی داهاتوو. بەگەڕانەوەی تاڵەبان بۆ دەسەڵات لە ئەفغانستان لە مانگی ئابی 2021 بربەستی گەورە خرایە بەردەم خوێندنی کچان. ئەم بڕیار و سنووردارکردنە خوێندنیانەی کچان بووەتە هۆی کاردانەوەی بەرفراوانی ناوخۆیی و نێودەوڵەتی و نیگەرانی زۆری هەڵگیرساندووە. تاڵەبان لەسەر بنەمای شەریعەتی ئیسلامی ناوەندەکانی خوێندنی کچانی داخستووە و خوێندنی کچانی قەدەغە کردووە. پێداگری تاڵەبان لەسەر ئەم سنووردارکردانە لێکدانەوەی تۆندڕەوانەی ئاینی و بە بیانووی نیگەرانی ئەمنیە، بەڵام بە جۆرێک ترسی خۆیان لە بوونی ژنانی بەهێز و خەباتکار پیشانەدەن. هەموو قەدەغەکردنە سیاسی، کولتوری و کۆمەڵایەتیەکان دژ بە ژنان دەرەنجامی لاوازکردنی مافەکانی مرۆڤ و زیادبوونی نایەکسانی ڕەگەزی لە ئەفغانستانی بە دوای خۆیان هێناوە. ڕژیمی تاڵەبان بە دەرکردنی فەرمان چەندین جار ژنان و کچانی لە ژیانی گشتی سڕیوەتەوە و قەدەغەکردنی زۆری دژی ژنان بە تایبەت لە بەشەکانی خوێندن، کار و گەشتکردن داناوە. هاوکات لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن و هەروەها چوارەمین ساڵی قەدەغەکردنی خوێندنی کچانی قوتابی سەرووی پۆلی شەشەم لە ئەفغانستان نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکان واتە یونامی سەبارەت بە بەردەوامی بێبەشکردنی کچان و ژنان لە مافی خوێندن بە توندی نیگەرانی دەربڕیوە و وتویەتی کە ئەم سیاسەتە دژی ژن و توندەی تاڵەبان دۆخی مافەکانی مرۆڤی لە ئەفغانستان ئالۆزتر کردووە. لە ساڵی 1404 هەتاوی ڕۆزا ئۆتنبایووا نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان و سەرۆکی دەستەی یارمەتی ئەم ڕێکخراوە لە ئەفغانستان سەبارەت بە دەستپێکی ساڵی نوێی خوێندن و بەردەوامی بێبەشبوونی خوێندنی کچان وتی کە ساڵی نوێی خوێنی ئەفغانستان دیسان بە ئامادە نەبوونی ئاشکرا و زیان بەخشی کچان لە پۆلەکانی خوێندندا دەستی پێکرد. قەدەغەکردنی خوێندنی کچان نەک تەنها زیان بە ڕوانگەی ئەوان بەرامبەر بە داهاتوو دەگەێنێت، بەڵکو ئاشتی و خۆشگوزەرانی هەموو خەڵکی ئەفغانستانیش دەخاتە مەترسی زیاترەوە. لە ڕاگەیاندراوێکدا کە لەسەر بنەمای زانیاری یونیسێف بڵاوکراوەتەوە هاتووە، سنوورداریەکانی خوێندنی ڕژیمی تاڵەبان بۆ کچان 400,000 کچی لەم ساڵەدا خستووەتە ژێر کاریگەری خۆیەوە. بە شێوەیەکی گشتی لە کاتی دەسەڵاتی دووبارەی ڕژیمی تاڵەبان بەسەر ئەفغانستاندا تا ئێستا 2.2 ملیۆن کچ لە خوێندنی ناوەندی و باڵا لە ئەفغانستان بێبەش کراون. ڕۆزا ئۆتێنبایووا بە دەربڕینی ناهومێدی لە بەردەوامی بێبەشکردنی کچان لە مافی خوێندن وتی خەڵکێک کە چەندین دەیە جەنگیان تەحمل کردووە و لەگەڵ قەیرانی مرۆیی ئێستادا دەست و پەنجە نەرم دەکەن، ئەم سنوورداریانەی ڕوانگەی گەڕانەوەی دووبارەی ئەفغانستان بۆ ناو کۆمەڵگەی مۆدێرنی جیهانی کەم دەکاتەوە و دەبێت هەڵی بۆشێننەوە. سەرۆکی دەستەی یارمەتی نەتەوە یەکگرتووەکان لە ئەفغانستان لەم ڕاگەیاندراوەدا جەختی کردوێتەوە کە سنووردارکردنی خوێندنی کچان لە هۆکارە سەرەکیەکانی دابڕانی ئەفغانستان لە ژێر بەڕێوەبرنی تاڵیباندا لە کۆمەڵگەی جیهانیە و بەردەوامی ئەم سنوورداریانە گەڕانەوەی دووبارەی ئەم وڵاتە دواخات. لە هەمان بابەتدا سیما باهۆس سەرۆکی بەشی ژنانی نەتەوە یەکگرتووەکان داوای کرانەوەی دووبارەی قوتابخانەکانی بەڕووی کچانی سەرووی پۆلی شەشەمدا کرد. ناوبراو هەروەها بە بڵاوکردنەوەی بابەتێک لە تۆڕی کۆمەڵایەتی X سەبارەت بە بەردەوامی قەدەغەکردنی خوێندنی کچانی ئەفغانستانی نیگەرانی دەربڕێوتی تاڵەبان دەبێت سنوورداریەکانی داسەپا و بەرامبەر بە ژنان و کچانی ئەفغانستان هەڵبوەشێنێتەوە و جەختی کردەوە کە پێشێلکردنی مافەکانی ژنان دەرەنجامی نەرێنی بۆ نەوەکانی داهاتوو بە دوای خۆی داهێنێت. سەرۆکی بەشی ژنانی نەتەوە یەکگرتووەکان لە بەشێک لە قسەکانیدا وتوێتی کە کچان دەبێت بگەڕێنەوە قوتابخانە و بە زووترین کات مافە بنەڕەتیەکانیان بۆ بگەڕێندرێتەوە. نیگەرانیەکان لە بەردەوامی قەدەغەکردنی خوێندنی کچانی سەرووی پۆلی شەشەم لە کاتێکدایە کە وەزارەتی فێرکردنی گروپی تاڵەبان ساڵی نوێی خوێندنی بە بەڕێوەبردنی ڕێوڕسمێک لە کابل ڕێز لێگرت و جارێکی تر بەرپرسانی ئەم گروپە لەم ڕێوڕسمەدا سەبارەت بەکردنەوەی قوتابخانەکانی کچان بێدەنگیان هەڵبژارد. ئەمە چوارەمین ساڵە کە تاڵەبان زەنگی ساڵی نوێی خوێندنیان بەبێ ئامادەبوونی کچان لە قوتابخانەکاندا لێداوە. ئێستا زیاتر لە 1280 ڕۆژە کە کچان لە چوون بۆ قوتابخانە بێبەشکراون.